ئەم کاتتان باش ئازیزان بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی پشتڕاستکردنەوەی بڕوانامەکەین با بزانین بۆ مەبەستی کۆچکردن و خوێندن کە لە هەردوو حاڵەتەکە داوای پشتڕاستکردنەوەی بڕوانامە ئەکات لە کوردستانەوە چۆن ئەکاونت بکەینەوە و چۆن بڕوانامەکانمان پشتڕاستکردنەوەی بۆ بکەین لە کەنەدا سەرەتا ئەچمە گۆگڵ ئەچیتە سەر World Education Services www.west.org ئەمە داگرم لێرە West کەنەدا هەڵەبژێری لەبەرەوەی تۆ تێبی بۆ کەنەدا sign in یاخود get started new applicants تۆ یەکەم جارتە ئەکاونت بکەیتەوە لەم وێبسایتە بۆ یەیتە سەر get started apply now لێرە پێت ئەڵێ where will you use your evaluation بۆ US یان بۆ کەنەدا تۆ بۆ کەنەدا ئەتەوێ ئەنجا لێرە سێ هەڵبژاردەت ئەیاتێ یەکەم standard application WES standard application ئەمە بۆ خوێندنە باشە بۆ higher education ئەگەر تێبی بخوێنی لە کەنەدا و ئەو زانکۆیە ئەو کۆلێژەی هەڵت بژاردەوە داوای پشتڕاستکردنەوەی بڕوانامەت لێ بکات ئەوە تۆ ئەمە هەڵەبژێری و ئەگەر تۆ ڕێگایەک لە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا هەڵەبژێری جا express entry بێ PNP پرۆگرام بێ هەر پرۆگرامێکی تر پایلۆت پرۆگرام بێت ئەوە تۆ ئەمە هەڵەبژێری ECA application for IRCC و ئەگەریش بۆ ئەگری فود پایلۆت پرۆگرام بێت ئەوە یەکێکە لە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا ئەو کاتە ئەمە هەڵەبژێری بەڵام هەمووی هەر یەک شتە هەر یەک ڕێگایە و ستێپەکانی هەمووی نزیکن لە یەکەوە ینی وەکو یەکن بەڵام هۆکارەکانی جیاواز دەست ئەمە تۆ بۆ خوێندن ئەتەوێ بیت ئێمە ئەمە هەڵەبژێرین بەڵام ئەگەر ویستت پشتڕاستکردنەوەی بڕوانامەکانت پشتڕاستکردنەوەی بۆ بکەیت بۆ کۆچکردن ینی بۆ express entry ئەمە هەڵەبژێری منیەم بۆ خوێندن هەڵەبژێرم start application لێرە ناوی خۆت first name middle name واتە ناوی باوک optionalە ینی ئەتوانی بینوسی ئەتوانی نینوسی کێشە نییە و ناوی باپیر last name date of birth بەروار و ساڵی لە دایک بوونت Do you have a West reference number? No. تۆ reference numberت نییە ینی کۆدی تایبەت بە West نییە جارێ ئیمێڵەکەت ئەنووسی اینجا پاسۆردێک بۆ خۆت دانێ من زۆر زوو پاسۆردم بیرەچێتەوە دایمەن کە پاسۆرد ئەنووسم کە ئەکاونتێک لە شوێنێکەکەمەوە ڕێک لە مۆبایلەکەم خۆی لە مۆبایلەکەی خۆم ئەینووسم بۆی بیرم نەچێ اینجا لێرە security question هەیە پرسیارێک بۆ خۆتان هەڵبژێرن وەڵامەکەشی بیرتان نەچێت چکە دوایی ئەم پرسیارەتان لێ کاتەوە بێ وەڵامەکەی بنووسی ئەنجە لێرە create accountەکەی دوای ئەوە ئەڵێ how did you hear about West چۆن West زانیت West هەیە چۆن ئاگادار بووی لەم با بڵێ لەم وێبسایتە تۆ بنووسە
website هەرچێک بێ کێشە نییە. gender woman, country Iraq. ئێمە لەبەر ئەوەی سیستەمی پۆستەڵ کۆدمان یعنی هەمانە بەڵام زۆر تەواو ڕێک نییە، لێرە تۆ توانی ناونیشانی ماڵی خۆت بنووسی، لێرە توانی بیکەی بە ئەربیل، بەڵام لەلایەکشەوە ئەتوانی ناونیشانی شوێنێک دانی کە بتوانن لە ڕێگەی ئەو ناونیشانەوە با بڵێ کۆپیەک لە راپۆرتەکەت بۆ بنێرنەوە. ناونیشان ماڵەکەت با بڵێ ناونیشانی ماڵی خۆتان ناونیشانێکی تەواو و پۆستەڵ کۆد و هەموو شتێکتان هەیە، ئەو کاتە توانن ناونیشانی ماڵی خۆتان بنووسن، بەڵام من ئەمە دائەنێم. خۆش پۆستەڵ کۆد، تەلەفۆن 964 ژمارەی خۆتانە، من ژمارەی کۆڕەکەکەم دانێم. اینجا next. What's the primary purpose of this evaluation? To بۆ چیتە؟ بۆ education هەڵەبژێری. What's the level of education are you pursuing? ئەگەر بنووسی graduate admissions واتە تۆ ئەتەوێ ماستەر بخوێنی لە کەنەدا، و undergraduate transfer admissions واتە ئەو قوتابیانەی بۆ ماوەیەکی کاتیان لێرە خوێنن و ئەڕۆنەوە. undergraduate freshman admission بۆ قوتابیانی پۆلی شەش، بۆ نمونە تۆ پۆلی شەشی ئامادەی تاو کردو لە کوردستان ئەتەوێ بێی لێرە بە کەلۆریۆز بخوێنی، undergraduate freshman admission هەڵەبژێری. و ئەگەر کۆلێژ بێت ئەوە ئەدەردا ئەگرین، بۆ نمونە تۆ کۆلێژ بخوێنی یان دیپلۆمی باڵا بخوێنی ئەدەردا ئەگری، بەڵام ئێمە graduate admission داگرین، ئەمانوێ ماستەر بخوێنین بۆ نمونە. لێرە add credential هەڵەبژێری بۆ ئەوەی زانیاری لەسەر خوێندنەکەت داخل بکەیت. لەکوێ خوێندوتە؟ لە عێراق. type of education higher education. name of institution من زانکۆی سەلاحەدین دانێم، ئەڵم بزانم هەیە لە لیستەکەیان. University of سەلاحەدین University لە لیستەکەیان هەیە. ئەگەر کۆیە دانێم کۆیەش هەیە، یاخود سلێمان University of سلەیمانیەش هەیە. زۆربەی زانکۆ و کۆلێژەکانی کوردستان هەیە لە لیستی ئەم وێبسایتە. University of Kurdistan هەولێر هەڵەبژێرم. name of the diploma or certificate Bachelors of Engineering. ئەگەر ناوی بڕوانامەکەی کە بەدەستان هێناوە لە لیستەکە نەبوو کێشە نییە، ئەتوانن بە مانوەڵی بنووسن، یعنی خۆتان بنووسن. field of study engineering. year awarded 2007 يعني كي تخرجت كردوة، يعني كي بڕوانامەکان یاوە بە تۆ 2007 و ساڵی چەند لە 2013 هەتا 7. اینجا سیف داگرم. next.
would you like to order additional copy of for yourself? No, پێویست ناکە لەبەرەوەی بۆ داهاتوو بۆ نمونە کە تۆ پشتڕاستکردنەوەی بڕوانامەکەت بۆ کرا ئەو کاتە بڕوانامەکەت کۆپیەک لە پشتڕاست یان راپۆرتی کۆتایی لەناو ئەم ئەکاونتت ئەمێنێتەوە بۆ نمونە تۆ ئەتەوێت بۆ زانکۆی بریتیش کۆلۆمبیا فۆرم بکەیتەوە تەقدیم بکەیت ئەو کاتە یەیتە ئێرە ڕفرەنس نەمبەرەکەت ئەنووسی و لێرە ئەنووسی لێرە پیجێک ئەکرێتەوە send a copy of my report to زانکۆی بریتیش کۆلۆمبیا University of British Columbia ئیتر ئەوان خۆیان بە ئۆتۆماتیکی وەریەگرن پێویست ناکات تۆ بە میل و بە نامە و بە هەر شتێک بۆیان بنێری بە ئۆنلاینە هەر کاتێکیش راپۆرتەکە بنێری بۆ هەر زانکۆیەک یاخود هەر لایەنێک ئەو کاتە ڕاپارێکی کەم وە بزانم $30 شتێکی وایە $40 بەڵام لە ئێستایە پێویست ناکە ناوی هیچ شوێنێک بنووسی لە بەرەوەی تۆ تەنها دەوێت پشتڕاستکردنەوەکەت بۆ بکەن یەک شت هەیە زۆر گرنگە لە ئێستاوە دەست بکەن بە پڕکردنەوەی زانیاریەکانتان لەم وێبسایتە ینی ئەکاونتێک بکەنەوە لەبەر ئەوەی هەتا پشتڕاستکردنەوەکەتان بۆ بکەن کاتێکی زۆری ئەوێ لەوانەیە 3 مانگ بێ لەوانەیە 4 مانگ بێ بۆیە ئەم کاتەی لەبەر دەستە یەکەم هەنگاو باشترین شت ئەوەیە کە یەکەم هەنگاوت ئەمە نەجات بێ ئەم پشتڕاستکردنەوە تەزدیق شەهادە ئەم شتانە هەمووی لێرە بۆ ئەوی ئەو کاتێک کە بۆ تێتەوە لەوانەیە مانگی 12 بۆت بگەڕێتەوە راپۆرتەکە تەواو بێ ئەو کاتە بۆ ساڵی داهاتوو ئیتر کێشەی ئەمەت نییە تۆ ئەمەت ئەنجامیاوە و بڕوانامەکەی خۆت پشتڕاست کردوتەوە ئەنجا لێرە وەکو وتم لە کەنەدا هیچ شتێک بە بەلاش نییە هەموو شتێک بە پارەیە لێرە وێست ICAP recommended یاخود وێست بیسک کامە هەڵەبژێری ئەم recommendedە ئەمە بە $245 و بیسکەکە $210 بەڵام ئێوە $245 هەڵبژێرم بۆ لەبەر ئەوەی راپۆرتەکە هەموو زانیاریەکی تێ بۆ نمونە ئەڵێ چیت خوێندووە و نمرەکەی چەنە و بە GPA بە سیستەمی کەنەدی نمرەکەت چەنە نمرەی هەر 4 ساڵی زانکۆت بۆیە باشتر وایە لەبەرەوەی یەک جارە وەست خۆشی ئەمەی ڕیکۆمەند کردووە وەست ریکۆمەندت ئەمە هەڵبژێری ئەگەر بیسک بێت ئەوە هەندێک زانیاری هەیە لە راپۆرتەکەتان نابێت بۆیە $245 هەڵبژێرن اینجا دوایەوە next لێرە standard mail via Canada Post بە $10 یاخود international courier لەبەر ئەوەی تۆ لە عێراقەوە پۆستیەکەی بڕوانامەکەت کۆپیەک لە بڕوانامەکەتان لە عێراقەوە ئەینێرن ئەتوانن بە international courier هەڵبژێرن کە $85 زیاترە ئەشتوانن بە ستاندەرد ئەمە لەم کاتەیە لەم حاڵەتە ببورن لەم حاڵەتە ناتوانی تراکی پۆستەکەت بکەی ناتوانی بزانی لە هەفتەی یەکەم پۆستەکەت گەشتەکوێ تا ئاگاتە ناو کەنەدا تا ئاگاتە ئۆفیسەکەیان بەڵام ئیتر لەسەر خۆتانەوەستێ کامەی هەڵەبژێرن ئێمە ئەمجارە ستاندەرد هەڵەبژێرین اینجا دوایەوە next لێرە کە لەم پیجە تەواو ئەبی نەکسداگە پارەکە هەر کاتێک کە پارەکەت یا ڕفرەنس کۆدێکت بۆیەت بۆ ناو ئیمێڵەکەت بە ئیمێڵ بۆتێت ئەو ڕفرەنس نەمبەرە یاخود ئەو ڕفرەنس کۆدە پێویستیت پێ ئەبێت چیەکەی ئەچی کۆپیەک لە بڕوانامەی زانکۆت یاخود بڕوانامەی کۆلێژ یا بڕوانامەی پۆلی 6 بەڵام کۆپی ئەسڵی نەبێت ینی نوسخە ئەسڵی نەبێت کۆپیەکی ئاسایی بێت ئەمان لەبەر ئەوەی کە کۆپیەکەت لێوەرگن کە بڕوانامەکەت لێوەرەگرن بۆ ناگەڕێنەوە و خۆشیان پێت ئەڵێن کە پێویست ناکە ئۆریجینەڵ دۆکیومنتس ینی پێویست ناکە نوسخە ئەسڵی بڕوانامەکەت بنێری و پێویستیش ناکە بچی لە زانکۆ لە ناو زەرفێکی داخراو بێت و پارەبی بە زانکۆ یان بە کۆلێژ نوسخێکی ئەسڵی بنێ ئەمان ئەویان ناوێ هەر ئەگەر خۆت بڕوانامەکەت لا هەیە کۆپیەکی بکە و ئەو کۆپیی بە پۆست بنێرە اینجا ئەتوانی بە فێدەکس بینێری یان بە DHL بینێری
بۆ کوێ ئەینێری بۆ ئەم ئادرێسە بۆ ئەم ناونیشانە باشە ریفرنس نمبەرەکەی خۆشت ئەبێ لێرە بنووسی بیرت نەچێت چکە بێ ئەوە ناتوانن پشتڕاستکردنەوەی بڕوانامەکەت بۆ بکەن کە پۆستەکەت نارد کاتێکی زۆری ئەوێت تا بەدەستیان ئەگات و تا دوای ئەوە دەستەکەن بە پشتڕاستکردنەوەی بڕوانامەکەت بەڵام وەکوتم تا زووە تا پێتانەکرێت بە زووترین کات دەست پێ بکەم بەم بەزمە لەبەرەوەی کاتێکی زۆری ئەوێت هەتا پشتڕاستکردنەوە تەواو بێ اینجا نەکست داگرین لێرە سەیری کە بزانێ هیچ هەڵەیەکت نەکردووە هەموو زانیاریەکانت تەواوە ئەمەش هەمووی I agree لێ یان هەمووی تکی لێ اینجا next I confirm ئەمە داگرن I am not resident of Canada for purpose of tax act and I am not registered under that act یعنی من لە کەنەدا ناژیم لەبەرەوەی ئەگەر لە کەنەدا ئەمە لێ بێ I am a resident of Canada ئەو کاتە تاکسیش بۆیە تۆ لە کەنەدا نیت ئەمە هەڵە بژێری بۆ ئەوەی پارەی تاکست بۆ زیان نەکەن promotion کۆدت نییە اینجا select payment method credit card بەکارێنی یان چێک یان western union تۆ توانی credit card لەبەرەوەی وابزانم زۆر بەتان credit cardتان هەیە visa بێ master card بێ شتێک بێ submit اینجا لێرە زانیاریەکانت هەمووی پڕەکەیتەوە ناونیشان و هەموو شتێک submit payment بکەیت دوای ئەوە دوای ماوەیەک reference کۆدت بۆیت بۆ ئیمێڵەکەت و وەسڵی پارەکەت بۆ ئەنێرن بە ئیمێل ئەو کاتەکە ڕفرەنس کۆدەکەت بەدەستگەشت ئەتوانی دەست بکەی بە ناردنی بڕوانامەکەت دوای ئەوە کە کۆپیەک لە بڕوانامەکەت بەدەستەگا دوای چەند مانگێک ئیتر ئەو کاتە تۆ کێشت نابێت جا بۆ ئەکسپرس ئەنتری بێ بۆ هەر ڕێگایەک بێ لە ڕێگاکانی کۆچکردن یاخود بۆ خوێندن بێ توانی راپۆرتەکەت بنێری بە ئۆنلاین هیوادارم سوودی هەبوو بێت بۆتان و پرسیارەکانتان لە کۆمنت بۆم بنووسن ئەنجا هەتا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ